یەک دنیا بیان و ڕیزکەی بەس بۆ ئەوەی فەرمانێکی ئەڵڵا جێبەجێ نەکەی، بەس بۆ ئەوەی فەرمانێکی ڕەسوڵ الله جێبەجێ نەکەی، یەک دنیا بیان و ڕیزکەی بەس بۆ ئەوەی دینەکەی ئەڵڵا فێر نەبی. چەند کەس هەیە وایە؟ بەس بۆ ئەوەی سنەتی ڕەسوڵ الله فێر نەبی. چەند کەس هەیە وایە؟ بۆ دین فێر نەبووی وەڵا ئیش مەگرت، بۆ ئیشە و باتە بەهەشت یا دین. ئیش بۆ دنیات باشە، دین بۆ قیامەتێ باشە. قیامەتێکی هەتایی بۆ دۆڕەنی بۆ دنیایەکی کاتی. کەس پێی نەوتوی ئیش مەکە، بەڵام بۆ ئامادەی شەو ڕۆژێ 10 سەعات 15 سەعات کار بکەی بۆ دنیات، شەو ڕۆژێ 1 سەعات کار نەکەی بۆ دینی. بۆچی؟ بۆ دوایشیتەوەڵی گومڕایان کردم، هەڵیان خەڵەتانم، سەریان لێ تێکدام. تو ئەزانی هیچ نەبێ جمعانە سەعاتێ لێرە دانیشی لە بەردەم منە، ئەلێرە ئەم هەموو ئاەت و حەدیثە بە تۆڵێم واجبە لەسەرە، چونکە کێ ناڵێ من بەرەو گومڕایی بنابەمە؟ واجبە لەسەرە بڕۆی بگەڕی بە دوایە، بزانی من وا ئەڵێم ڕۆژی دەدەقە کاک، ڕۆژی چارەکێ بڕۆ بگەڕێ بە دوای ئەو چوار قسەیە سە پێم وتی ئاەتەکان و ئەو فەرمودانەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو قسانەی و ئیمامە بەڕێزانە کە هێنا لە تابعیەکان، تۆزێک بە دوایە بڕۆ بزانە وایە ئیتر جێگیر بە لەسەری کەوا بوو، ئیتر جارێکی تر هەڵمە خەڵەتێ بە خەڵک، ئیتر کاری پێ بکە، چونکە ئەوە ئەبێ مەوقیفی تۆ بێ لە بەرامبەر دینەکەتە. إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون. بس ئەوانە سەرفرازن. سەرفرازی ژواتە پارێزراوبوون لە سزا و بەدەستهێنەری بەهەشت لە ڕۆژی قیامەتە. جا ئەگەر وانەبی لە قیامەتە خۆتە بینیتەوە. ئەگەر ئەهلی سەمعنا و ئەطعنا نەبی لە بەرامبەر حکمی ئەڵڵا و ڕەسوولەکەیە لە قیامەتە خۆتە بینیتەوە لە پشتی یەهود و نەساڕاوە حەشرەکرێیت و بۆ شیشە بەلای خۆتەوە نەبووە 70 ساڵە بەسەر بردووە 80 ساڵە بەسەر بردووە لەو دنیایە و هیچ عوزرێکیش نییە لەم بابەتەیە.